هاوڵاتیانی کەرکووک وەک نەریتی هەمیشەییان ساڵانە باوەشی گەرم بۆ جەژنی نەورۆز وەک بۆنەیەکی نەتەوەی دەکەنەوە. دانیشتوانی ئەم شارە کە جەژنی نەورۆز پیرۆز دەکەن کۆمەڵێکی وا و ئاواتیان هەیە کە بۆیان بێتە دی لە سەرویانەوە گەڕانەوەی کەرکووکە بۆ باوەشی هەرێمی کوردستان. منیش جەژن مبارەکی یەکەم لە گشتان ئینشەڵڵا هەچی ساڵە بەخۆشی خۆشتان بەیە دەست خۆش. هەستان بە چی کرد کە ئەمڕۆ ئێوە لە کەرکووک ڕۆژنامەی؟ وەڵا زۆر بەخۆشیە زۆر حەزم بەخۆشیە زۆرم کرد. وەڵایی ئەم نەورۆزە باش بوو، یعنی لە نەورۆزەکانی تر گەلێ قەڵەباڵەختر بوو، ئەم نەورۆزە گەلێ باشتر بوو. ئەوەکان تۆ سۆڵی پێوە دیار بوو، بەس تا ڕادەیەک شوانە بوو، بەس ساڵ بە ساڵی ئینشەڵڵا هەر ئەگەڕێتەوە وەکو جاران. وەڵاهی هیوا ئومێد زۆرە بۆ کەرکووک زۆرە. من خۆم وەکو کوردێکی ڕۆژهەڵاتی لە شاری سەقزەوە کە هاتووم بۆ ئێرە هیوام زۆرە، هیوایەتم زۆرە کە ئینشەڵڵا کەرکووک بگەڕێتەوە سەر باوەشی هەرێمی کوردستان. پێویستە جەژنی نەورۆز هەموو کەسێک ئاگری نەورۆز جەژنی نەورۆز ڕێزی لێ بگرن، ڕێزی بگرن و مافی هیچ نەتەوەیەک مافی هیچ کەسێک پێشێل نەکرێ. ئەمە نەورۆزی کووردە و ئێمە بە تایبەتی بە هی کوردی دەزانین و ئاگر نەورۆز ئاگرێکی خۆش بوو، یعنی شتێکی باش بوو. ئەمڕۆ هەست بە خۆشیێکی گرێ زۆرەکەین، هیوادارم هەموو ساڵێ وەکو ئەمڕۆ بێت. بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە، پیرۆزبایی خۆم ئاراستەی گەری کەرکووکەکەم لە هەموو کوردێکەکەم دەمێکە چاوەڕێی ئەم ڕۆژەمانە بەڕاستی زۆر خۆش بوو. بە خێزانی هەمومان ئامادەین لێرە ئەی سەڵمێنین بۆ نەوەکانمان. ئێمە هەموو کاتی ئەم یادانە گرینگە بە نسبەتی میلەتەکەمانەوە زۆر بە شانازیەوە بێ یادیکەنەوە. زۆر خۆشیشە ئەمڕۆ لەم یادەیە هەموو لایەنەکان پێکەوە ئەم ئاهەنگەم مەراسیمان دووپات بکردایە بی سەلمێن کە ئێمە لە هەموو حاڵەتێکە ناکۆبین، بەڵام لە یادەکان ئەمە مێژوویەکە لاپەڕەیەکی پرشنگدارە لە مێژوونەتەوە کەمانە ئەبێ بە خۆشحاڵیەوە هەمومان یادی بکەینەوە. پیرۆزبایی لە گەلی کورد و لە هەر چوار پارتی کوردستان ئەگەم کە ئەم یادە تایبەتە بە نەتەوەی کورد و بە تایبەتی لە شاری کەرکووکە هەموو ساڵێ لە 23 یادی نەورۆزی کردوێتەوە بە باشترین شێوە و بەبێ گوێدانە ئەو بیرە ژەنگرت و تعریب و شۆڤینەی کە دوژمنانی کورد هەمیشە لە دژی کووردا بەکاریان هاوردووە. ئەگەر نەورۆز بۆنەیەکی نەتەوەی پیرۆز بێت بۆ کوردان بۆ شاری کەرکووک، نەورۆز هێمای برایەتی و پێکەوە ژیانیشە بەو پێی هەموو پێکاتەکان لە دەوری ئاگرەکەی کۆ دەکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.